لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵێمەتان لەبێ خۆشحاڵەمەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. چەند ڕۆژێکە پێشکەشکردن و ئامادەکردنی پرۆژە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی قسە و باسی زۆری هێناوەتە ناو کاری میدیا و بە تایبەتیش لە ناو تۆڕەکانی سۆشیال میدیا. هەندێک ئەم پرۆژە یاسایە بە مەترسی وەسف دەکەن و هەندێکی دیکە پێیان وایە پرۆژە یاسایەکی گرنگە بۆ ڕێخستنەوەی ئەو بارودۆخی کە ئێستا لە ناو سۆشیال میدیا هەیە. هەندێک پیان وایە لە ناو یاسای ڕۆژنامەگەریدا چوارچێوە دانراوە بۆ کارکردن و سۆشیال میدیاش بەشێکە لە ئەو میدیایە بۆیە پێویستی بە یاسا نەدەکرد. هەندێکیش ڕخنیان هەیە و پیان وایە یاسای ڕۆژنامەگەری خۆشی کەم و کورتی تێدایە پێویستی بە دەوڵەمەندکردن هەیە. بەرحاڵ یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لەم دۆخەدا چەند گرنگە تەوەریەکەمی گەرما و گەرم دەوێت. بەڕێز کاروان ئەنوار سکرتێری لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. بەڕێز کاروان هێوارەت باش. ناوەڕۆکی پرۆژە یاسای ڕێخستنی کاری میدیا چی لە خۆ دەگرێت بە تایبەت کە دەبینین زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت؟ مانو نەبی کاک یوسف هێوارەت باش. هیوای لەشتاقی و سەلامەتی بۆ سەرجەم بیدەران نەخوازم. ڕاستی دەوێت ئەم پرۆژە یاسای ئەتوانم بڵێم زۆر دەمێت کە ئێمە ڕۆژنامەنووسان داوامان کردو کە یاسایەکمان هەبێت بۆ جاکردنەوەی سۆشیال میدیا و میدیای ئەلکترۆنی بۆ جاکردنەوەی ئەو کێشانی کە لە یاسای کاری ڕۆژنامەگەریان نیە بەپی تەکنیکی زەمن. ئێمە لە 2007 یاسایەکی جوانمان هەیە یاسای کاری ڕۆژنامەوانی، بەڵام بە هیچ شێوەیەک باسی میدیای ئەلکترۆنیتیان نەکراوە، بە هیچ شێوەیەک باسی سۆشیال میدیا و تۆڕەکانی تری کۆمەڵایەتیان نەکراوە. بۆیە ئێستا هەستەکەی کەم و کوڕێک لە ناو یاساکەیە یاساکە نایانی لە پشتی یاساکە هەنێک کەم و کوڕی هەیە. ئێمە چەند دانیشتێکمان لە ناو پەرلەمانی کوردستان کردبوو، کاتی خۆی داوامان کردبوو چارەسەرمان بۆ بکەن لەگەڵ جەگری سەرۆکی حکومە دانیشتێکی تێرتە سەرمان کرد وەک سەندیکا ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ کۆمەڵک ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس داوامان لە جەگری سەرۆکی حکومەتیش کرد کە ڕۆڵی خۆی ببینێت. بەڕاستی بەڵام لەپڕ کە کاتێکمان زانی پرۆژە یاسایەک خوێنەوەی بۆ کرا لە ناو پەرلەمان، یعنی ئەوەی ڕاستی ئێمە داوامان کردو چەند ساڵێک 10 ساڵ لەمە پێشوو ئێمە داوا ئاکەین کە پرۆژە یاساکەی خوێنەوەی بۆ کرا، یعنی چۆتە ناو پەرلەمانەوە 53 ئەندام پەرلەمان ئیمزایانە سەرکۆ کردو تۆ ڕەزامەندیان پیشانەوە بخوێنەوە. بەڵام کە تۆ سەیری ناوەڕۆکی ئەو پرۆژە یاسایەمان کرد، پرۆژە یاسایە کە وان نووسراوە کە زۆر سەطحی بێت، یعنی نامێت لە شان و شەوکەتی نووسەرانیان لە ڕینەکەی کەمکەمەوە. بەڵام من وەک کەسێک کە 7 ساڵ لە سایتێک بەڕێوە بەم ئەزانم کە سەدان جۆر مشکلی تەکنیکی لە ناو سایت و میدیای ئەلکترۆنیا هەیە، هەزاران کێشەی لابەلایت بۆ دروستە بێت لە ناو میدیای ئەلکترۆنیا. ئەمە کە باسی میدیای ئەلکترۆنیەکەم جا لە سۆشیال میدیا، تەنها میدیای ئەلکترۆنی ئەو میدیا ڕسمی کە وێب شاشی سکرینی کۆمپیوتەر و مۆبایل و سمارتەکان ئەبێ بە شاشی ڕئیسی. ئەم هەموو کێشەیە هەیە، بەڵام لێرە کە سەیری یاسا و پرۆژە یاساکەمان کرد تێپەڕیوە بەلایە، باسی ئەو کێشانە نەکرا. ئەمە لێرە حاڵەتێک کە سێرەکەیت وەک تەکنیکی ئیشەکە، دوو وەک سزاکان و وەک ئەو حاڵەتانی کە لە هەر یاسایەکی کەیە هەیە هەستەکەی کە کەسی مشەڕع، یعنی کەسێکی یاساناسی دەوڵەمەند بە باگراوندی یاسایی سزاکانی دانناوە. هەنێ لە سزاکان ملیۆنە بۆ 5 ملیۆن و ئەمانە ڕاستە غەرامی مادی باشترە لە حەبس و سجن و ئەمانە، بەڵام غەرامی مادیش بەم شێوەیە ورد نەکراوەتەوە. ئێستا لە یاسای کاری ڕۆژنامەوانیە لە 300,000 دەست پێکە بۆ ملیۆنێ، جاری وای حاکم 150,000 غەرامە ئەکە ئەگەر هاتوو جورمەکەی با بڵین تۆمەتەکە بچوو بوو زیاتر بێ زیاتر ئەگەر کە ینی بەمانە بە تەدەڕج بە پەیژەیەکی تەدەڕجا سەرەکەویت، نەک یەکسەر بڵێ لە ملیۆنێکەوە تا 5 ملیۆن. ئەمە هەنێک وردەکاری تر هەیە، وەکو باسم کرد کە ئەمە کێشە بۆ دادگا و دادوەرەکان دروستەکە ئەم یاسای ئەگەر بێ بە یاسا بەم شێوەیە بۆ لەبەر وردەکاریتیانە کە لەم وردەکاریان کە تو باسی کێشەیەکی میدیای ئەلکترۆنی ئەمە بابەتەکە پرۆژێ بەس لەسەر هێڵە گشتەکانی قسە بکەین. یعنی ئەگەر هێڵە گشتەکانی بخوێنیتەوە هیچ مەترسێک لەسەر کاری سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان دروست دەکات؟ تەموو مژێک لە ناو یاساکەیە من پێ دەڵێم، ینی بدایەت دەست پێشەری خۆم کرد یاساکە سەطحی نووسراوە، زۆر ئەدوانی یعنی قوڵ نەبووەوە لە ناو وردەکارێکە کە تۆڵی کێشەی میدیای ئەلکترۆنی. کێشەی میدیای ئەلکترۆنی لە ئەلفەوە هەتا یا هەمووی کێشەیە، هەر لە هاکرز و هەر لەو مافیا و ئەو باندانی کە ئیشی تیاکەن و باندانی ئەو حیزبانی کە خەڵک بەکرێ ئەگرن و سایت ئەکردن و وێرانیەکەن و تەدمیرەکەن و ڤایرۆست بۆ ئەمانە هەمووی کێشەی میدیای ئەلکترۆنیەوە. ئەمانە باسی ئەوەتیان نەکراوە، باسی یاسایە کراوە کە تۆ ئەگەر هاتوشت بڵاو کردەوە وان نەبوو وای ئەبێ یاساکە ئەوە، یعنی کە تۆ باز لە میدیای ئەلکترۆنیەکەی بێ باز لە میدیای ئەلکترۆنی بکەی، نەک ئەوەی کە باز میدیای کاغەز بکەی. ئێستا ئەمە هەر بە هەناسی میدیای کاغەزی نەک تێکەڵیتیە قوڵبوونەوەی تیانی. ئەمە یەک دوو سزاکان پێویست ناکە بۆ شوێ بێ. من ئەگەر بێت و لەسەر پرۆژە یاسایەک پێشکەش بکەم ئەوی تەخەسوسی خۆمەی نووسم، ئەوەی کە باز لە یاسا ئەکات
ئەیان بە کەسێکی یاسایی ئەوەی کە باز لە سزاکەیان بە کەسێکە خیبری هەبێ ئەوەی کە باز لە شێوازی هاکردن و مسەلەحاتی ئیرۆر و بان و باک و بلۆک و ئەمانە ئەکات هەر هەموو ئەیان بە کەسێکی مختص لە ئایتیە لە ئیشی ئینتەرنێتە کەواتە تۆ من کەسێکم پرۆژاسایەک تەقدیمەکەم ناکرێت بڕۆم پرۆژاسای دوو وڵات بخوێنمەوە بیام لەسەر ئەساسی ئەوە ئیشەکە بکەم ئەمە ئەگەر خوێنەوەی بۆ نەکرایە ئەمان توانی زۆر دەوڵەمەنی بکەین کەڵم زۆر دەوڵەمەند وەک یاسای 2007 یاسای ژمارە 35 ساڵی 2007 پێش ئەوەی بکرێت بە پرۆژه یاسا من خۆم چەند وتارێکم بە کوردی و بە عەرەبی لەسەر نووسێ سەدان شتی لەسەر نووسرا زۆر دەوڵەمەند کرا باش کرا بە پرۆژەیەک هەرچی کەم و کوڕی بوو چاکرا کە درا بە پەرلەمان تەنها دەستکاریشی لە زۆربەی وڵاتانی جیهان و بەتایبەت لە وڵاتانی جیهانی سێ مەترسی لەوەیە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کۆنتڕۆڵ ناکرێن و بوونەتە شوێنێک بۆ جنێودان یاخود شکاندنی بەرامبەر یاخود هەر پرسێکی دیکە ئەنی بە دیوەکەی تریە ئەم جۆرە یاسایانە خۆی گرنگ نییە بێگومان ئێمە خۆمان داوامان کردووە ئێمە دوو دانیشتمانە ناو پەرلەمانی کوردستان کردووە لە ماوەی ئەم 7 ساڵی ڕابردووە دانیشتنێک لەگەڵ سەرجەم هێزەکانی ناوخۆ وەزارەتی ناوخۆ و هێزەکانی کە هەمومان داوامان کردو کە ئەمە کێشی بۆ من دروست کرد ئێستا من بەیانیان هەموو بەیانێک بەشی هەرە زۆر ئەبێ بڕۆم سەرێک لە بنکەی پۆلیس بن فلان ڕۆژنامە نووس کێشەیەکی هەیە لە فەیسبوک شتێکی نووسیوە سکاڵای لەسەر تۆمار کراوە بەچیە دادگای یەکرێ بە یاسای ژمارە 6 ساڵی 2008 کە پێوترێ یاسای خراپەکارێنانی ئەمەرە ئەلکترۆنیەکان ئەم یاسایە بۆ ڕۆژنامە نووس نەنووسراوە ئەگیرێت ئەو کەسە ئەگیرێت ئەگەر تۆ نەیکی بە ڕۆژنامە نووس و نەی پشتگیری نەکی بڵێ ئەمە ڕۆژنامە نووسە بابەتەکەی بابەتی ئەچێتە خانی ڕۆژنامە نووسیەوە لە 2 ساڵ بۆ 5 ساڵ حکومە درێ ئەمانە هەمووی کێش و کەنێنەکان کە تۆ ئەبێ یاسایەکە هەبێ بەڵام خۆ یاسابوونی یاسا هەموو شتێک بە یاسا ڕێک خرا ئیشەکە باشتر ئەگەر هەڵە نەبم بەرز کارەوە جگە لە یاسای خراپ بەکارهێنانی پەیوەندیەکان لەم پرۆژە یاسایی ڕێخستنی کاری میدیا ئەلکترۆنیە هەندێک لە بڕگایە خۆمادەکان یاسای تیرۆریش بەکار هاتوۆتەوە ینی دەکرێت ئیجابی نەکرد من بابەت هەیە هەنێ بابەت هەیە کە تۆ بڵێ ئەگەر هات و کەسێک بابەتی فڵانی بڵاو کردەوە بگەڕێتەوە بۆ یاسای چواری تیرۆری یاسای لەناوبردنی تیرۆر نه تۆ خۆت یاسایەک تەشریعەکەی ئەم یاسای هەموو بڕگە بابەتەکانی خۆمی تیا بڵاوەکەمەوە ئەگەر هات و کەسێک پاڵیایەوە بە پاڵی هێزێکی تیرۆریستەوە بە پێی یاسای میدیای ئەلکترۆنی سزاکەی با ئەوە نەبیان حاکم تحویلی کا بۆ یاسایەکی مەدەنی لە یاسای بابڵین لە یاسای میدیاییەوە بیخات بە یاسایەکی سەد ڕێگە چارە هەیە بۆ دۆزینەوەی ئەم حاڵەتانە بەڵام ئێمە کە پرۆژە یاساکە ئەگەر هات و خوا نەکردە بە کرچ و کاڵی دەرچوو وەک یاسای ڕێکلامەکەی لێ یاسای ڕێکلامەکە ئێستا کەس نەیدیوە بەڵام یاسایە ورتر قسەی لەسەر ینی کێشەکە لەسەر ئەکاونتی کەسی ئەبێت یاخود ئەکاونتی لایەنەکانە لەسەر نووسنی کۆمنتە یاخود لەسەر پۆستە ئەسەر چ شتێکە لە بڕگەیەک لە بڵاوکردنەوە ئەلکترۆنیچیە گواستنەوە یان پەخژیان ناردن و یاخود وەرگرتنی چالاکی میدیای ئەلکترۆنی و بابەتانی کە لە ڕێگەی لاپەڕە و ئەکاونتەکان کە لە ئەکاونتەکان اینجا باسی گروپیشەکە مەسەلی گروپ مەسەلی ئەکاونت هیچ پەیوەندیەکی بە میدیاوە نییە میدیا پۆپلیکە پۆپلیک ینی من شتێک نووسم بۆ عامی خەڵک بۆ خۆمی نانووسم بەڵام ئەکاونت حسابی شخصیە تۆ ئەکاونتی هەیە من ئەکاونتم هەیە کاک فلان ئەکاونتی هەیە شتی ماڵی خۆی تیا بڵاوکاتەوە ئەمە میدیا نییە ینی کە من ئەڵێم کێشەی یەکەمی میدیا و سوۆشیال میدیای جیانە کردوتە ئەوەیە دوو کە باز لە گروپەکە گروپ بڵاوکراوی نییە بڵاوکراوی ئەلکترۆنی شخصیە تۆ ئەبێ شخصێکە جاکەیتەوە من و تۆ برادرین گروپێکمان هەیە لەگەڵ کۆمەڵی برادرە باسی سەیران و سیاحەتی خۆمانەکەین ئایا ئەمە میدیایە میدیا نییە ئەمە شتێکی شخصی خۆمانە کە تۆ باسی گروپ و باسی ئەکاونتەکەی ئەبێت بە پیت تەدریجی گروپ و ئەکاونتیش بڕاتەوە خانی میدیای ئەلکترۆنی کەواتە ئەو کاتە هەموو ئەکاونتەکان لێپرسراوێتیشیان ئەبێ بەڵام ئەکرێت زۆر ورتر زۆر جوانتر زۆر بەکراویتر لە هەرێمی کوردستان بەڕێزکاروان زۆر جار ڕخنە لە یاسای کاری ڕۆژنامەگەری دەگیرا بۆی کە ئازادیەکانی بەرتەسە کردوتەوە پێدوانیە ئەمان هەر بە جۆرێکی دیکە پەردەستێکی ئەو مەجال لە ئازادی ئەو بوارە ئازادی کە هەبوو لەناو سوۆشیال میدیا هەر نایهێڵێت یاساکاری ڕۆژنامەوانی یەکێک لە فەخرەکانی کورد شانازیەکان جێگەی شانازیە کە کورد شانازی بۆ بکە کە یاسایەکی نووسیوە لە ساڵی 2007 ئەو هەموو ئازادی تیا فراهەم کراوە بێگومان من دوێنێ شوش باسم کرد لە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنیەکە زیاترێکە بێگومان ڕاستە سزای تێیە بەڵام سزاکەی بە شێوەیەکدا ڕێژراوە کە تۆ ینی ئازادی بەرتەسک نابێتەوە تۆ بڵاوکردنەوە ئەەکەی شت بڵاوەکەیتەوە ڕخنە ئەگری بەڵام هات و لیژنەت بۆ دروستە بێت غەرامەیەکی ئەگەر هات و دۆڕای لە کیسەکەیە دۆڕای غرامەت هەیە غرامەکەش 300,000 نەگەوەنیکە جاری وایە 100,000 جاری وایە 40,000 جاری وایە 50,000 حاکمەکە خۆی تەقدیری جۆری تاوانەکەکە بەڵام لێرەیە ئەگەر بێت و بەم شێوەیە بێ بە یاسا کۆمەڵێک ئەتوانم بڵێم تەقەیوت یعنی ئەوە دەستت ئەبەسرێ تۆ کە ئەکاونتێکت هەیە بە ترسلەر زەوتوانی ڕخنەیە بگری من بە هەمان شێوە بەڵام ئەگەر هاتوو کە تۆڵی میدیای ئەلکترۆنی بووی جایکەینەوە ئەبێ خاڵی یەکەن لەگەڵ سوۆشیال میدیا جایکەینەوە
یعنی بۆ ئەوی یەکەم هەنگاو تعریفی میدیا ئەلکترۆنی بۆ بکەین کە پۆپلیک بێت ئەو میدیای بکە بۆ عامی خەڵکە نەک بۆ تۆ بۆ گروپی گەڕەکەی خۆتان من بۆ تیبەکەی خۆم ئەویتر بۆ خوشک و براکانی خۆی شتێک دروستکە ئەمانە شتی سپێشەڵن خاصن بۆ عیلەیەک بۆ کەسێک بەڵام کە پۆپلیک بوو ئەمە میدیا ئەلکترۆنی سوشال میدیا چیە ئەمە دوو دنیای زۆر لە یەکتر جیاوازترن یعنی ناکرێت من میدیا ئەلکترۆنی بێنە بەڵام سوشال میدیا بخزێنمە ناو میدیا ئەلکترۆنیەوە ئەو کاتە بە دەردی ئەزای وەکو چی وایە وەکو وایە کۆمەڵێک مەڕی ڕەش و سپی تێکەڵکی دوایی پتێ جایکیتەوە ئەبێت بڕۆی دانەدانە دەری بێنیتەوە نە بۆچی وا ئەەکەم من ئەتوانم هەر یاساکە بکەم بە دوو بەشەوە بەشی میدیا ئەلکترۆنی و بەشی سوشال میدیا سوشال میدیا کەش واتساپ ئەگرێتەوە ڤایبەر ئەگرێتەوە سناپ ئەگرێتەوە تیکتۆک ینی ئەنواع و ئەشکال تۆڕت هەیە ئێمە ماشەڵڵا خۆ لێرە فلتر نییە هەموو کەسێک لە ئێمە 100 حساباتی ئەتوانێت بیهێنە بووە بۆی ئیشەکە میدیا لە غێر میدیا جا بکرێتەوە ئەبێ یەکەم شت ئەوە بکەین دوو تعریفێکی میدیا ئەکەینەوە ئەکەین بە پۆپلیک ئەو کەسەی کە هەواڵ و زانیاری ئەگوازێتەوە بۆ عامەی خەڵک ئەمە میدیایە نەک من گروپێکم هەبێت تایبەت بێت کە تایبەت بوو ناوێت بە میدیا لە ئەکاونتی کەسیە ئەگەر ئەم بابەتە بکرێت بۆ نمونە دەبینی هەر شتێکی دەوێت ئەتوانین لە ئەکاونتی کەسی خۆتا تووشی داشۆرینی بکەیت جنێوی پێ بتوێت تەشیری پێ دەکری ینی هەزار و یەک قسە بە خەڵک دەوترێت ڕۆژانە لە سوشال میدیا پێدوانی ئەمە پێچوانی ڕایەکانی تۆ بێت کە ئەم یاسای خۆی گرنگە ئەوەش ئەبێ ڕێگەیشی بۆ دابنین من کە باسی ئەوەکەم پێشم شەکە جارێ میدیا جاکەنەوە لە سوشال میدیا تۆ کەناڵێکت هەیە ئەم کەناڵە وێبسایتێکی هەیە ئایا ئەم وێبسایتە خێتە خانی سوشال میدیاوە بێگومان نەخێ وێبسایتەکەت لەوانەیە زۆربەی خەڵک لە وێبسایتەکە و سەری لایڤەکەی تۆش بکە کەواتە تو ئەمەیان چی ئەمە میدیای ئەلکترۆنی وێبسایتەکەتە وێبسایتەکەت پیجێکی هەیە پیجەکەت تابعی وێبسایتەکەی وێبسایتەکەش تابعی تەلەڤیزیۆنەکەیە کەواتە ئەمە میدیایە بەڵام هەر خۆت لە ماڵەوە ئەکاونتێک دروستەکەی هەر ئێستا ڕوویتە ماڵ ئاواکەی ئەکاونتێک دروستەکەی ئەم ئەکاونتە کۆمەڵی خەڵکی دیاریکراوی خۆ دەیبینێ ئەمە نابێت بە میدیا بەڵام خۆ سوشال میدیاژ بێ سنوورێکی هەبێ تۆ هەڵەسیت ڕسمی ئەوەیە سەری ئەو لاوی جسمی ئەوە گۆڕی جنێ و ئەی تەشیر ئەەکەی بابە دروستەکە بە ناوی مستعار و خەڵک هەڵە خەڵەتێنی هەڕەشە لە خەڵگەکەی پار لە ئەمانە هەموو کێشە وەرە ئەگەر بڕێنە ناو دادگای سلێمانی بەیانی بزانە بە سەدان کێشی لەم جۆرە هەیە ئەی چی چارەسەری ئەبێ چارەسەری بکەین ئەبێ پرۆژیاسای ئەومان هەبێ بەڵام بەم کۆت و بەندەنا کۆمەڵێک خەڵکی شارەزا و لێزان لە بوارەکەیە کۆمەڵی خەڵکی یاساناس کۆمەڵی خەڵک کە بتوانن لە ئایتیا ئەو حسابانە بکەنەوە ینی تۆ ئیسە کێشەیەکت هەیە ئەکاونت نادۆزرێتەوە بۆ من تۆ نادۆزرێتەوە بەڵام خەڵک هەیە یەت ئەوەی کە جنێو بە شتێکیا کە تۆمەتەکە کە هەڕەشە ئەکا کە پارە لە خەڵک وەرەگرێ هەر بەو تەکنیکی کە ئەو ئیزانی ئێمە نایزانین ئەتوانێت ئەو شوێنی کە کابرا ئیشەکەی تە ئەمانە هەمووی بەجێ بکرێت لە یاساکەیە ئەگەر هاتوو کابرا خوار 18 ساڵ بوو کە بەشی هەر زۆری ئەوانێک کە کێشی سوشال میدیا دروستەکەن خوار 18 ساڵن خۆ تۆ ناکرێت بیگریت و بیخێتە ناو سەجنی گەورەوە ئەمانە هەموو ئێوە لەم یاسای شوێن ئەم پرۆژه یاسای ڕێخستنی کاری میدیای ئەلکترۆنیەکە هیچ بەریەکەوتنێکی هەیە لە ڕووی ناوەرۆکۆ لەگەڵ یاسای کاری ڕۆژنامە نووسیان نەگونجێت هەلێک بڕگە و بابەتی بەڵێ ئەوەی تەقیدکردنی ئازادی با بڵێن کۆتوبندکردنی ئازادی لێرە زۆرترە تاوێ لەو ئەوە کراوە بە بنەمای ئەساسی دروستکردنی ئەمە بەڵام ئەو بۆ ڕوو سەردەمێک نووسراوە میدیا کاغەز بووە تەنانەت سەتەلایتیشمان زۆر نەبووە لەو حاڵەتەیە ئێرە دنیایەکی کێ ئێرە ساڵی 2020 هەموو شتێک مباحە هەموو شتێک کراوێ هەموو شتێک فریە لە نێتە بەڵام خۆ تۆ ناشکرێ مەسەلەن قانونیەکت نەبێ ناکرێت ڕێگایەکت نەبێ بۆ ئەوەی کە هەرزەکارێک شارێکی ئیزعاج نەکە بەڕاستی ینی هاکەرزت هەیە عمری 15 ساڵە بەڵامیە دانیشە گەورەترین سایتی پتاگۆ 3 ساڵە بێت 3 ساڵەمون پێش بەڕسمی هاکرا و چوونە ناوە هینیان کرد ینی ئەمە خۆ ئەکرێت چی کردی گەنجێک هەرزەکاری کردی ئایا ئەبێ ئەمە هەروات تێپەڕێ بەسەریا یاسا کەوتی یاسا ئەبێ وردەکاریەکانی هەموو تیاگوێ وردەکاریەکان چییە هەر لە سزاوە هەر لە ئیشکردنەوە هەر لە کێشەوە هەر لە چاکردنەوە ئێمە سەدنەوە مشکلەمان هەیە گەورەترین کێشەی پیجەکانی هەرێمی کوردستانی ئەمەوەی داتا سنتەرمان کەس نازانێت لای کیە عێراق لە هەربەردامی لە داتا سنتەری ئەنی قسە لەسەر هەمواری یاسای کاری ڕۆژنامەوانەکە بکەیت ناکرا لە هەمواری یاسای کاری ڕۆژنامەوانیە جێگە بۆ ڕێخستنی کاری ئەلکترۆنی و میدیایەکە بکرایەتەوە بەتایبەت ئەگەر بەراورد بە وڵاتانیش قسە بکەین یاسای ڕۆژنامەگەری و یاسای سوشال میدیا هەر یەک پرسن یەک پاکێژن پێکەوە یاخود دوو بابەتی جیاوازن لە یەکتر یوسف هەموارکردنەوە یاساکاری ڕۆژنامەوانی قسەی زۆر لەسەر کرا زۆر کەس هەیە ئەوێت بیباتەوە ناو پەرلەمان و جارێکی کەم ئۆکچۆنە لە بێژنگی بنەوە لە هەموو دانیشتەکانە کە من ئامادەی بووم بەوەشی کە لەگەڵ جەگری سەرۆکی حکوومەتە دانیشتین وتمان ئەو یاسایەمان باشە بە دەردی کوردەڵێت با دەستی لێنین با خراپ نەبێت بەڵام خۆ تۆ ئەکرێت یاسایەکی شەبیهت هەبێت کۆمەڵی یاساناز لێ بوون ئێمە پێشنیارمان کردووە کە
کۆمەڵی یاسا هەیە بەڵام ئەو یاسایەوە خۆی بمێنێتەوە بێ بە بنچینی یا بە چۆن بنەتۆوی کارکردنی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە بەڵام تۆ یاسایەکە دەبێت بە یاسای چۆن یاسایەکی ڕیکلام دەرکرا کە ڕیکلام بەشی هەر زۆری پێیوەستە بە میدیاوە بەڵام ئەو یاسای وها دەرکرا من ئەو بە سوودفە لە تەلەڤیزیۆن نبینیم کاتێک کە زانم سەرەکە مناقەشەی یاسای ڕیکلامەکەی یاسا ئەوەی دەرکرێ دوێرانە ئەمەش ئەگەر بێت و ئێوە لەبەرەوەی پرستان پێ نەکراوە بەڵێ لە هەموو دنیاە کە باسی ڕیکلام ئەەکەیت یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنیەکەی زیاتر لەبەرەوەی پرستان پێ ئەمە کە بینیمە من ئەمە کەسێکم ڕۆژنامە نووسم 26 ساڵە خەریکی ئەم کارم من ئەزانم کە سبێنێ ئەگەر ئەمە کێشەیەکی هەبێت چە گیرەخوا بەدەستیەوە هاوڵاتی ڕۆژنامە نووس دادگا و برکەکانی پۆلیس بەڵام ئەگەر یاسایەکی تێر و تەسەل و تۆکمەت هەبێ کەسمان گیر ناخوین بەپی یاسا هەموو هاوڵاتیەک مافی خۆی لە یاساکەیە دۆزێت و ئەزانێ من ئەزانم ئەگەر هاتو تەشیرم بە تۆ کرد لە تۆڕی کۆمەڵایەتی خۆمە عقوبەکەم چی بەڵام لێرە عقوبەکە نازانێت لەگەر هاتو باسی پۆستێکی کرد کە پەیوەست بێ بە هەندێک بابەتی ئەمنی قەومی ئەگەڕێتەوە بۆ یاسای ئەوەی کە پێوێت تیرۆر ئەمە پێویست داکەم من لە یاسایەکە یاسایی ئاماژە بە یاسایەکی کە بم تۆ یاسایەک دەرەکەم یاسای تاوە خاصە ساڵی 2020 دەرکراوە یاسای تیرۆر کۆمەڵە مەبادئی ئەساسی عقوبەی بە قوتی تایە بۆ لەبەری بەرامبەر بە تیرۆریستان هەڵسوکەوتەکە بەڵام تو لەوانەیە کابراایەک نەزانێت ڕسمێک بڵاو کاتەوە خۆی لە خۆیان بێتەوە بە سکاڵا و سکاڵەکار ئێستا سەرمێزەکەی من لە سندیکە ئەمە نەبابەتی شکات و شکاتکاری تێ قابل هەمویان ڕێمیکەین قابل هەمویان 15 حکم بین نەخێ بەشی هەرە زۆری ئەو پەڕی ئەگەر بیشی دۆڕێنێ دادوەر لە 100,000 بۆ ملیۆنێک غرامەیەکە و لی دەرەچێت جاری وا هەیە بەبێت تاوانش دەرەچێت لە یاسای ڕۆژنامەگەرەکە قسە لەسەر ئۆگراکەی ئیدی ڕۆژنامە نووس هەر نەگیرێت سە لە میدیا ڕخستنی کاری میدیایی ئەگەر کە بگیرێتەوە یاخو سزاکانتون بێت چی گۆڕا لە هەرێمی کوردستانە بۆ بابەتی ئازادیەکان ئێمە لێرە ئەگەر ئەم یاسای میدیا ئەلکترۆنی ئەگەر بێت و خوانە کردە بەم شێوە دەرچێت کە کۆتوبەند هەبێت کارێک هاتە سەر یاسای کاری ڕۆژنامەوانیەکەش ئەو یاسای ڕاستە چەند ساڵە شانازی پێوەکەین ینی هەر ئەجنەبیەگێت نوسخەیەکی هێنێ بە ئینگلیزیە بە عەرەبیە بە فارسی لە یاساکە یەکسەرجی شانازیە بۆ ئێمە بەڵام تۆ ئەم یاسایەت هەبێت ئەمە پەیوەستە بۆەوە ینی خەلەلی ئەم ئەبێ بە خەلەلی ئەو کێشەی ئەمە بێتەوە بە کێشەی ئەو یاسایە ئەو یاسای ئەمە نەمانێت و هەموارکرێت و تا ئێستا بۆ لەبەروی نەوەک دەستکاری بڕگەیەک بابەتێک فەقەرەیە بکرێ لە ئازادێکی کەم بێتەوە ئەو ئازادیکی ئێستاتە میدیا تۆ ڕۆژنامەی دەرەکی من رادیۆ دروستەکەم و ستالایەتی ئەو هەموو یەکەرێتەوە بۆ ئەو یاسایە ئەو یاسای 2007 نووسراوە هیچ وڵاتێک نییە کە تۆ بتەوێ لە 24 ساعتە ڕۆژنامەیەک مۆڵەتی ڕۆژنامەی وەرگری مۆڵەتی رادیۆی وەرگری مۆڵەتی کەناڵێکی ئاسمانی وەرگری ئەمە ئازادیە بێ بنووسی بابەت بنووسی تەنها عقوبەکەت ئەوە بێ کە ڕەدەکەی بۆ بنووسی تۆ لە شوێنی خۆیان و ڕێکەون ئەمە یعنی ئەتوانم بڵێم شتێکی باشە فرسەتێکی باشە تۆ بی لەبەر خاتری ئەم دەستکاری ئەو بکەی کەواتە تۆ بە دەردی کوردە لە هەردوو دینەکەی بیت لە هەردوو جەژنەکەژەبی نەخێر بە ئەوان هەروە بۆ شوێ بمێنێتەوە وەک یاسایەکی فەخری تۆ یاسات هێ سوێنێکی ئەڵێ بابەتێکی کە نایەتە ناو دنیاوە ئەسێ ئێمە 10 ساڵەمون پێش ئەم سوشیال میدیا و تەرتیبات و شتانە هیچی نەبووە کە سایتماندانا لە 2001 و 2002 لە سەدا 15 خەڵکی سلێمانی ئینتەرنێتی نەبوو ئێمە ئینتەرنێتمان بکێبڵ بەوایەر هێنابوو یەک خەت ئینتەرنێتیان نابووە نا ئەو شوێنەوە کە من سایتەکەمان تا دروست کرد بەوایەر هێنابوو ئێستا لە 100 خەڵک ئینتەرنێتی هەیە کاتە تۆ سێک ئەو تەتەورەکە ئەکرێت نازانی پێشبینی 10 ساڵی کە چیە 5 ساڵی کە چیە بەڵام بۆ ئەم قۆناغی ئێستا یاسای میدیای ئەلکترۆنی پێویستە منەڵم پێویستە بەڵام بەش مەرجێک ئەوە پێویستە کە کۆتوبەندی بۆ دروست نەکە بەڵام ئیشت بۆ ڕێک ئەم گرفتە لە هەرێمی کوردستان هەیە ڕێخستنی کاری میدیا ئەلکترۆنیا خو بابەتێکە پرسێکی جیهانیەوە وڵاتانێکی زۆر پێوەی دەناڵێن تەنانەت ئێستا بۆتە پرسێکی سیاسیش لە نێوان ئەمریکا و چیندا بابەتی تیکتۆک یا لە نێوان وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوادا ئەنی پێدوانیە خۆی پرسێکی جیهانیە و پێویستی بە چارەسەرێکی ورتر هەیە لەوە بم زمانی سەردەمە ینی ئێمە ڕۆژانێک بۆ کە جەریدە خەڵکی ڕۆشنبیر بۆ ڕۆشنبیرەوە کە جەریدەکە خصوصە بڵباڵی و پۆزی پێوەلیاوە دوای کە رادیۆ هاتوو بۆ نمونە سەیری کرد ئەین بابەتی ڕۆژنامە کەمێک کاتۆتە دواوە کە تەلەڤیزیۆن دروست بووە رادیۆ ئەنی ئەمە سەردەمە تۆ نازانیت چیەتە پێشەوە سەردەم بە سەردەم شتێکێتە ناو گۆڕەپانەکەەوە ئەوی کە ئەسڕێتەوە ئێستا باو باوی سمارت فۆنە ئێستا باو باوی میدیای نوێ ئەم میدیای نوێ لە جاتیوی کە تۆ دابنیشی رادیۆیەکی گەورە بینی بە دیارە گوێی پێوەنی نەخێر سمارت فۆنەکەت بەکارێنی کەواتە تۆ ئێستا هەموو کێشەکانی دادگا و دادوەری و کێشەی میدیا لە چیا کۆبێتەوە لە میدیای نوێ کۆبێت و میدیای نوێ بەش ئەکرێتەوە میدیایەکە هەیە ڕسمیە ئەلکترۆنی پیاڵێن میدیایەکی هەیە خەڵک خۆی دروستی ئەکات تۆڕی کۆمەڵایەتی پەن سوشال میدیا ئەمە ئەگە تۆ یاسای بۆ دروستکەی ئەبێ وردەکاریەکانی هەردوو حاڵەتەکە باسکی ئەبێ واش بکە بە دەردی کوردەڵێت نەشیشەکە بسووتێ نەکە بابەکە ئەنی ئەبێت تۆ ڕێگەیەک بۆ خەڵک دابنی کە سوکایەتی بە بەرامبەر نەکە لە هەمان کاتیشا وای لێ نەکەی کە کەلە بچی بکەیت نەوێرێت ئەم ێوارێ کۆمنتیان بۆ من نووسی وڵێ ڕاستەکەن ئەڵێ نەگەر کۆمنتێ بنووسی 5 ساڵ حکومەدری
ئەخوانە یاساکە ژوویتیانی بەڵام ئەمە لە ناو خەڵکەوا بڵاو بووە ینی ئەمە بێ بە تۆقااندن لە حاڵەتێکە تۆ یاسای دەرکی بە دیوەکی دیکە پێ وانە سەردەمی گەڕانە بۆ یاسای ینی بۆ کارکردن بە یاسای ڕۆژنامەگەریەکەی ئێستاکە هەیە ساڵی 2010ەکە بەرفراوانتر بێتەوە خەڵک بگەڕێتەوە بۆ میدیای کاغەزی وەکو خۆ داماژەت پێدا بیل لە سوۆشال میدیا نکاتەوە ئێمە ئێستش بۆ بچێتەوە چوارچێوەیە بۆ سزا بێ بۆ ئێستش هەر لە محکەمەکان و لە پۆلیسەکان و برکەکانی پۆلیسی هەرێمی کوردستان سەررجەمی هەر ئەو یاسایە بەکارێت ئەو یاسایەکە مەبەستەکە من باڕۆنتر بێڵم مەبەستەکەم ئەگەر یاسای ڕێخستنی میدیا ئەلکترۆنیش دەرچوو وا ناکات کە ئیتر خەڵک لە هەرێمی کوردستان بیر بکاتەوە لە ڕۆژنامەیە کی کاغەزیە ڕەخنەکانی بگرێت چووکە ئەو یاسایی کە لەوێ هەیە باشتر بەرگری لێ بکات بەخوا کە سەردەم تۆزێک کۆن ئەبێت باوەڕ مەکە خەڵک ئێستا من خەڵکێ نازانێت بە دەسوخەتی قەڵەم نازانێت بنووسێت زۆر خوێنەوارە زۆر زیرەکە زۆر بلیمەتە بەڵام جەریدی بیتێ ئەسڵان بۆنەکەی حساسەتی پێ دروستەکە ینی بۆنی کاغەز تۆ ئێستا جیلی ئێمە لەوانی حەز بکەین شت خوێنینەوە شت بنووسی لەمانە تۆ نەوەیەک پێگەشتووە کاکەوەی کە ئێستا لە زانکۆیە کەسیان جەریدە بەکارنێن کەسیان ڕۆژنامە ناخوێنەوە کەسیان گۆڤەر ناخوێنەوە کتێبیش تەنها بۆ نەوەی کتێبە ئەجینا ڕوان لە دیسال ڕقەمێکی خۆیان دانیش داونلودێکە و هێتفۆنەکە کاتە گوێچکەوی لە پاسایە لە سیارەیە لە ماڵ و لە حەمامە لە هەر شوێنەکە هەیە ئیشی خۆەکە دوونەوە فاسیلێک دروست وەرە بینی ئەم دوونەوەیە ناکرێت ئەوان بگەڕێنەوە بۆ لای ئێمە و ئێمەش ناکرێت ئەوەی کە ئەوانی سە من کێشەیەکم ئەبێت لە ئایپادەکەیان لە ئایفۆنەکەمە کچە بچکۆلەکەم کە 10 ساڵە ئەو بۆم چاکەکە ئێمە لە دنیایان نەبووە گەورە لە بچووکەوە شت فێر بێت لاوەتی مێژوو هەیە دایم بچوو لە گەورەوە شت فێر بووە ئاین سێرەکەی میدیا هەموو شتەکانی گۆڕی ئەم تەکنۆلۆژیای هەموو شتەکانی گۆڕی بۆیە ئێمە ئەبێ بە حساسیت و بە حەزەرەوە ئیش لەسەرمە بکەین ئەم یاسایە کاتی خۆی بوو بەڵام زۆر پەلەپەلی تیاکرا ینی ئەگەر بۆ ئەو پەلەپەلی ئەتوانێت چارەسەر بکرێت من ئەمڕۆ کاک تاریق جوهەریش قسەم کرد بە تەلەفۆن ئەویش هاوڕای لەگەڵم کە پەلەپەلی تیاکراوە یەک لە ئەو دوو ڕۆژنامەنووسی کە یاساکەیان با بڵێن ڕژنووس یەکەمی یاساکەیان نووسی و پێشکەشی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانیان کردووە ئەویش دەڵێ بەڵێ پەلەپەلیتیە ئەبوایە پێش ئەوەی بدرایە بە پەرلەمان کۆمەڵێکی زۆر خەڵک قسەیان لەسەر بکردایە بابەتیان لەسەر بنووسیایە ڕوونکردنەوەیان باە تێبینی و ڕخنەکانیان لایەنی ئیجابی و لایەنی سلبەکانیان ئێستا 3 ڕۆژە من ئەوەی من بزانم هەرچی تۆڕی کۆمەڵایەتی و هەرچی میدیاکانی کوردستانە باسی ئەمە ئەکرێت بۆ لەبەرەوەی کە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە بەڵام پێ دوایەوەی کە باسی شەکە لە ناو سۆشال میدیایە زانیاری هەبێ لەسەر ئەو ناوەڕەوە هەیە زانیاری نییە بەزم پێ دەڵام ئێوارە کۆمەڵە خەڵک کە کۆمنتیان بۆ من نووسی بڵێن ڕاستە مەسەن ئەویان لە مێشکە چەسپیوە کۆمنتێک 5 ساڵ حکومەدری کابرا مطلبێتی بۆ لەبەرەوەی چالاکوانیەکە لە بواری فەربەرجدی بە کۆمنتێک ئەوە عقوبەتیایە نەوانیە بۆ شێوەیە نیە بەزی وا بڵاو بۆتر ناو خەڵکە کە تۆ کۆمنت نووسین سزای هەیە بێگومان لێرە هەیەی بەڵێ لێرە هەیەی بۆ لەبەرەوەی ینی تۆ جاری وایە کۆمنتێکە نووسی لەوانەیە ئەسرارێکی دەوڵەت کەشفکەی بە پێ و یاسایە کۆمەڵشتیە بۆیە ئەبێت ئەگەر کۆمنتەکە تەشیری بێ ینی ئەسراری دەوڵەت نەبێ بۆ نمونە ینی زۆر جارەبینی لە ناو کۆمنتە تەشیر و ناوزڕاندن بەکاردێت ئەبێت تەشیر و ناوزڕاندنەکە سزای هەبێت هەتا ئەم دقەیە کە ئەم یاسایە نەکەوتوەتە ئیش یاسای ژمارە 6 ساڵی 2010 حکومەیە بەسەر ئەو حاڵەتانێ ئەوەی کە لە مۆبایل لە تەشیر بێکی کە بکە ئەوەی کە لە فەیسبووکە تەشیر بێکی کە بکە بەو یاسای هەڵسوکەوتی لەگەڵەکە دادوەر بۆ لەبەری هیچ یاسایەکی لە بەردەستانیە بەڵام ئەگەر هاتوو ئەم یاسایە هاتە بەردەستی ئەو کاتە یاسای ژمارە 6 تەنها بۆ مۆبایلەکان بەکارێت بەپی ئەم یاسایە ئێمە ئەتوانین چاکی بکەین ئەتوانین کۆمەڵێک ڕۆژنامە و ئەوسا هەر لە ئێستا لەم هەفتەیە کۆمەڵێک سیمینار لەگەڵ سەرۆکی پەرلەمان و لەگەڵ لیژنەی ڕۆشنبیری و لەگەڵ ئەو کەسانی کە پەیوەستن بە ئەرێ و نەری یاساکەوە دانیشتیان لەگەڵەکەین کۆمەڵێکین کە ئەتوانین کەمێک شارەزایمان لە بواری میدیا ئەلکترۆنیا هەیە کەمێک شارەزایمان لە ڕۆژنامەنووسیا هەیە کە ئەوایە پرسە گورگانیەکیان بە ئێمەمانان بکردای بێمە تاری ئێمە یاسایەکمان بەدەستەوەی ئێوە ئەڵێن چی باسی چی تیا بکەین هەر هیچ نەبێ سەرقەڵەمێک سەرقەڵەمان بۆ بنووسینە تووشی ئەم حاڵەتە نەبووین کە ئەم فراکسیۆن داخڵە بێ ئەوە کشێتەوە هەموو بووە بە مزایدە و مزایدەکاری بە شەرتێکیش 53 ئەندام پەرلەمان بە تێکەڵی هەر 53 هەرێکیان سەبەینەکەن ئیمزایانە سەر کردووە ئەوەیە کێشە لای ئێمە کە دروستە بێ ئینجایتر بیرەکەینەوە ئەوە نەمان کردایە ئەوە یاوامان نەکردایەوەمان کردایە ئەمە یاسامان هەیە دوو جۆر یاسامان یاسایەکمان هەیە ناو خەڵک وەڵا قوڵێت ئەوەیە کە خەڵک بە قسەی لەسەرکات یاسایەکشمان هەیە تی ئەپەڕێنرێ فرێدرێتە ناو شوێنێکە و کاتێک زانی کە لەو سەری تەنورەکەەوە دەرەچێت و یاسای ڕێکلامەکە جاریکە ژەڵێمەوە تاکە وڵات لەسەر ئەرزا کە ڕێکلام ئەەکەین نرخ ناڵین
ئێمە کوردین بۆ لەبەر یاسای ڕێکلامەکەمان فەرزی نەکردو بەسەرتا چۆن تۆ ڕێکلام بۆ کاڵایەکەی کە نرخی کاڵاکە ئاشکرا نەکەیت ڕێکلام بۆ چیەکەیت ئەمە نمونەیەکە بۆیە ئەگەر بێت و ئێمە لێگەڕین ئەم یاسایش بە دەردی یاسای ڕێکلامەکە بەڵێ بەڕێز کارۆن ئەنوار سکرتێری لە خستێمانی سندیکای ڕۆژنامەنووسان سوپاس کە لەگەڵماندا گەرماگەرم لەگەڵماندا بوویت ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکەین لەگەڵماندا بمێنەوە. سڵاوتان لەبێ خۆشەویستان سەرنجام دوای چەندین سەردانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوجار هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی ڕێکەوتن لەسەرەوەی کە مانگانە 320 میلیارد دینار ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. هەرێمی کوردستان و عراق تەنها پێویستیان بەم ڕێکەوتنە دەبێت یاخود پرسی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بە دەستور دیاری کراوە. لە بەرامبەر ناردنی ئەم بڕەپارەیەدا حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ عراق دەکا یاخود چی دەدات بە عراق. قسە لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عراق دەکەین. بەڕێز خالی شوانی وەزیری هەرێم و ئەندامی وەفدی دانوسانکار لە هەولێرە و لەگەڵمدایە. بەڕێز خالی دێوارت باش چۆن گەیشتنە ڕێکەوتن قسەی زۆر لەسەر ئەندازیاری ڕێکەوتن دەکرێت و سەردانی وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت کە خۆشت ئەندام بووی تایدا زۆر جار بچووک ئەکرێتەوە. لە تۆ دەپرسم چۆن گەیشتنە ڕێکەوتن؟ زۆر سوپاس. دیارێکە لە ڕۆژی 16 چواری ئەم ساڵ کاتێکە بەشە بودجەی هەرێمی کوردستان کە ئەنێردرا لە بەغداوە ینی قەتعکرا لەلایەن حکوومەتی ئیتیحادی لە سەردەمی حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدیەوە ئێمە وەفدێک سەردانی حکوومەتمان کرد و دواتر لە دوای گەڕانەوەمان و ڕوونکردنەوەی بارودۆخی مفاوەزاتەکە لە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران وا بڕیاریدا کە وەفدی داهاتوو بە ڕیاسەتی بەڕێز کا قوبا تاڵەبانی بێ جێگری سەرۆکی حکوومەت و لە ئەو لیژنە باڵایە ئەو وەفدە باڵایی کە بەڕێز کا قوبات سەرپەرشتیە کرد و سەرۆکایەتیە کرد لە بەغدا دەستی بە دانووسان کرد لە هەم لەگەڵ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیە و هەم لەگەڵ حکوومەتەکەی کاظمیدا و تەنها کۆبوونەوەکان کۆبوونەوەی حکومی نەبوون بۆ ئەوەی ئێمە لەگەڵ حکوومەتدا بەڵکو لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراقیشدا کۆبوونەوەمان ئەنجامدا بۆ ئەوەی لۆبیەک دروست بکرێەوە ئەم زەختێک لە حکوومەت بکرێەوە دواتر ڕوونکردنەوەی وەزعی اقتصادی و ئابووری و دارایی هەرێمی کوردستانیش بۆ هێزە سیاسی کاریگەرەکانی عێراقیش ڕوون بکەینەوە و تەنانەت لەگەڵ نەک هەر لەگەڵ هێزە سیاسیەکانە بەڵکو ئەو وەفدە باڵایە لەگەڵ سەفارات و سەفاراتی وڵاتە هاوپەیمانەکان و کاریگەرەکان و لەگەڵ قادەتە ڕەئی ئەوانەی خاوەن ڕەئین لە عێراقدا و ئەوانەی کە تەسیریان هەیە لەسەر ڕەئی عام لەگەڵ ئەوانش کۆبوونەوە کراوە بارودۆخی هەرێمی کوردستان و ئاستی پەیوەندیەکان و ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستان پێاتەیە پەڕێ و نیەتی هەرێمی کوردستانیش بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا ئەما لەلایەن بەڕێز کا قوباد و ئەندامانی وەفدی باڵای هەرێمەوە بۆ هەمولا ڕوونەکرایە بۆی زمینە سازیەک بکرێ ئەم ئیتیفاقا ئەنجام بدرێت. دەرەنجام چەند سەردانێکی تر دوای ئەو سەردانە چەند سەردانێکی تریش بە دوای خۆی داهێنا تا ئەو کاتەی تشکیلکردنی حکوومەتەکەی بەڕێز کاظمی ئێمە کۆبوونەوەی یەکەممان لەگەڵ بەڕێز کاظمیە کرد و دواتر لەگەڵ وەفدی باڵای حکوومەتی عێراقی بە سەرۆکایەتی جێگیری سەرۆک وەزیرانیان و وەزیری داراییان لەوێ ئەم وەرەقەی کە ئێستاکە ئیقرار کراوە سەرەتاکانی دروست بووە وەکو مقتەرح لەلایەن وەفدی حکوومەتی عێراقیەوە پێشکەش بە ئێمە کرا و ئێمە وەڵاممان هەبوو بۆ ئەم وەرەقەیە و دوجار لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەندین 12 جار ئەم وەرەقەیە لە نێوان ئەوانەوە تعدیل کراوە و لە نێوان ئێمە تعدیل کراوە و ئەوان شروعی نوێیان هەبووە و ئێمە شروعی ئەوانمان ڕەفز کردوێتەوە ئێمە داواکاریمان هەبووە ئەوان داواکاریان هەبووە بە نەتیجە ئەم جوهدی وەفدی مفاوەز کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادیەوە هاتە بەرهەم و ئەمەوێ ئەو ڕاستیەش بڵێم کە هەموو ئەو وەرەقانەی هاتووە لە ماوەی ڕابردوودا بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت وەفدی دانووسانکاری وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاوی ئاگدار بووینە خاڵ بە خاڵی پێکەوە دانیشتوین هەر وەرەقەیەکمان لەلایەن بەغداوە بۆ هاتووە دراستمان کردووە لایەنە باش و خراپەکانیمان لێک داوەتەوە و دواتر وەڵاممان گەڵاڵە کردووە و ئامادە کردووە و ناردراوەتەوە بۆ بەغدا و وەکو یەک تیم کارکراوە و بە نەتیجە ئێمە خلاصەی ئەم گفتوگۆ و ئەم تێبینیانە لەسەر ئەم وەرەقانە ڕۆژی سێشەممەی ڕابردوو
وەرەقەیەکی نوێ هاتەوە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە کە بەڕاستی پاشگەزبوونەوەی تیابوو لە دوو خاڵی گرنگی ناو ڕێکەوتنەکە و دواتر ئێمە ئەوە بوو لە ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە باس کراوە ئێمە نیگەرانی خۆمان دەربڕی وەکو ئەنجومەنی وەزیران سەبارەت بەوەی کە حکوومەتی ئیتیحادی نایەوێت ئەم ڕێکەوتنە ئەنجام بدا و لە دواتر لە ڕۆژی جومعەی ڕابردوو ئەم وەرەقە نوێیەی ناردرایەوە کە ئێستاکە بۆتە جێگەی ئەم مسودەی بووە جێی ئیتیفاق ناردرایەوە بۆ وەفدی دانووسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان طبعاً ئەوە بڵێم یعنی ئێمە لە کاتی بوونمان لە هەرێمی کوردستان وەکوتم هەر وەرەقەیەک هاتبێ لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەفدی دانووسانکارەوە دراست کراوە و وەڵام دراوەتەوە بە دەستە جەمعی و پێکەوە ئەم کارەمان کردووە و دواتر بە نەتیجەی کۆتایی ڕۆژی جومعەی ڕابردوو ئەم ئیتیفاقا گەیشتە قۆناغەکانی کۆتایی و لە نێوان سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەتی ئیتیحادیدا ڕاگەیەندراوە گەیشتە قۆناغی کۆتایی خۆی و ڕاگەیەندرا و ئێمە لێرەوە ئەمانەیە وەک وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی هەموو ئەو کەسولایەنانە بکەین کە هاوکاری ئێمە بوونە بۆ گەیشتن بەم ئیتیفاقیەیە چ لە حکوومەتی ئیتیحادی و چ لە هێزە سیاسیەکان و چ لە هێزە سیاسی کوردستانیەکان زۆر باشە بەڕێز خالید دامۆزراکانی هەرێمی کوردستانیش لە بەرامبەر ئەم ڕێکەوتنە زۆر تەنانەت وڵاتە هاوپەیمانەکانیشمان هاوکاری ئەوە بوون نێوەنگیریانە کرد بۆ ئێمە بگەین بە ئیتیفاق زۆر باشە لە بەرامبەر ئەم ڕێکەوتنەوان هەرێم و کوردستان کە بریتیە لە ناردنی گرینگە لە مەرحەلەیە بۆ سەقامگیری سیاسی لە عێراقدا بەڵێ لە بەرامبەر ئەم ڕێکەوتنە کە بریتیە لە ناردنی 320 میلیارد دیناری مانگانە بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان چ ئیلتیزاماتێک خراوەتە سەر شانی دوو ئیلتیزام وڵا کۆمەڵێک ئیلتیزامات هەیە بەڵام ئەم ئیلتیزاماتانە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە پێوەی و لە سەرەتاوە ئێمە هینی خۆمان دەربڕی بوو با بڵێن ئامادە باشی خۆمان دەربڕی بوو بۆ جێبەجێکردنی بریتین لە مامەڵەکردن لەگەڵ داهاتی خاڵە سنووریەکانە ئێستا بە پێی قانونی ژمارە 6 ساڵی 2011 یارەی مالی حقوقی و 50% ئەو داهاتە ئەچێتەوە بۆ عێراق و 50% بۆ هەرێمی کوردستانە بێ و تەسعیرە و مەسائلی تعریفەی گومرکی و ئیجراعاتی استیراد و تەصدیر و مەسائلی اقتصاد و تعریفە ئەبێ لە سەرتاسەری عێراقدا بە کوردستانیشەوە هەمان تعریفە و هەمان سعر بێ ئیزافەتەن بۆ ئەوەی کە هەندێک بابەتی تری پەیوەست بە دروستکردنی تیمی فەنی مشتەرەک لە نێوان هەردوولادا بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی ئەم اتفاقا و لە نێوان دروستکردنی لیژنەی باڵاژ لە نێوان دیوانی چاودێری دارایی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان بە مشتەرەکی بۆ ئەوەی کۆی ئەو پرۆسەی قەرز و پرۆسەی مەشاکلی ئەو مەبالیغانەی کە تا ئێستاکە بە هەڵپەسێردراوێتی ماوەتەوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا معالەجە بۆ ئەو قەرزانەی بکەن کە هەیە لە ڕابردووە لە ساڵی 2014 هەتاکو 2020. بەڵێ بەرز خالید هەناردنەوتی هەرێمی کوردستان بەشێکە لە ڕێکەوتنەکە یاخود لە دەرەوەی ڕێکەوتنەکە مامەڵەی لەگەڵدا دەکرێت. نەخێر هەر لەگەڵ سەرەتای دەستپێکردنی مفاوەزاتی ئێمە لەگەڵ حکوومەتەکەی بەڕێز کازمیدا ئەوانەی کە باسەکرا سەبارەت بۆی ئەوان داوای 250,000 بەرمیل نەوتەکەن و داوای ڕادەستکردنی نەوتەکەن هەمووی تەسریباتی ئەعلامی بوو و لە ڕاستیدا ئەوان باسی نەوت و تەسلیمکردنی نەوتیان ناکرد بەڵکو باسی داهاتی نەوتیانە کرد و هەر لە کۆبوونەکانی سەرەتایی ئەم بابەتە وا ئەتیفاقی لەسەر کرا کە داهاتی نەوت بۆ هەرێمی کوردستان خۆی سەرپەرشتی پرۆسەی نەوتی بکاوە داهاتەکەی بۆ هەرێمی کوردستان بێ بەڵام لە بەرامبەردا زیاتر قسە لەسەر داهاتی خاڵە سنووریەکان و بابەتەکانی تری پەیوەست بە ئیدارەدانی مەسائلی مالی نێوان هەرێم و نێوان بەغدا بوو. بەڵێ ڕێکەوتنەکە کاتیە و وەکوەوەی کە ئاماژەی پێکراوە تا ئامادەکردنی بودجەی ساڵی 2021 نەک ساڵی 2021 گەر هەڵە نەبم ڕێکی کەرەوە بۆم پرسیارەکە ئەوەیە ئەم چەند مانگە مەترسی لەسەر ئەو ڕێکەوتنە دروست ئەبێت؟ تێڕوانینەکەت ڕاستە ئەتیفاقیەکە تاوەکی ئەقرارکردنی موازنەی 2021 لەبەرەوەی لە عێراقدا لە 2020 قانونی موازنە دەرنەچووە و بە تەماژ نین قانونی موازنە دەرکەن بۆ ئەم چەند مانگەی ماوە هەر بۆش ئەم ئەتیفاقیە ئەنجام درا بۆ ئەوەی ئەوانیش
بە ڕۆژانە ینی بەکاتی کاریواری مالی و اقتصادی و ئیداری خۆیان بەڕێوە ئەبەن بۆیە اتفاقیان داناوە لەم چوارچێوەیەدا کردوانەتە بڕیارێک بۆ ئەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەیە لێرەوە سەرچاوی گرتووە لەبەرەوەی قانونی موازنە نییە کە قانونی موازنەی ساڵی 2021 مناقەشەی لەسەر کرا ئەوە ئەو کات ئێمە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت دەست بکاتەوە بە دانووسان لەگەڵ عێراق بۆ ئەوەی بزانین چۆن مافەکانمان لە قانونی موازنەی 2021دا تەثبیت ئەکرێ. بەڵام ئەمەی کە ئێستاکە ڕێکەوتنی لەسەر کراوە ئەکرێ ببێتە چوارچێوەی دەستپێکردنەوەی مفاوەزات لەسەر قانونی موازنەش بۆ ساڵی 2021. بەڵێ هەنی کەواتە ئەمە ئەم چەند مانگی کە تا بودجەی 2021 بڕیاری لێ دەدرێت هیچ مەترسێک لەسەر ئەم ڕێکەوتنە نییە؟ ئەمە ڕێکەوتنێکی بەڕاستی سیاسی هەم قانونی و ئیداریشە لە نێوان مالیشە لە نێوان ئێمە و لە نێوان حکوومەتی ئیتیحادیدا ئاسان نییە بڵێ مەترسی لەسەریا لەسەر نییە. لەبەرەوەی ئێمە تەجروبەمانێ لەگەڵ حکوومەتی ئیتیحادی زۆر جار ڕێکەوتن ئەنجامە درێ بەڵام ئەم ڕێکەوتنانە جێبەجێ ناکرێوەکو خۆی. بۆ نمونە من بۆ خۆم بە بۆچوونی خۆم بڕینی بودجەی هەرێمی کوردستان لە 16 ئەم ساڵدا هیچ سەبەبێکی قانونی نەبوو و هیچ سەبەبێکی دەستوری نەبوو ناقانونیش بوو. وكاتێک کە مفاوەزاتمان دەست پێ کرد لەگەڵ حکوومەتی عێراقی ئێمە بە قانونتمانەمە هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە ئێوە ڕاتب بۆ مۆزەفەکانی بنێرێن ئەمە واجبە لەسەر شانتان وتیان بەڵێ وایە بەڵام لەبەرەوەی ئێمە ئەزمەی اقتصادیمان هەیە سعری نەوت دابەزیوە و مشکلەی کۆرۆنامان هەیە ئێمە ناتوانین ئەم پارەیە بۆ هەرێمی کوردستان بنێرین. بۆیە گرینگە ئێمە متابعەی جێبەجێکردنی ئەم اتفاقیەش بکەین و هەوڵ بدەین هەر بربەستێک هاتە بەردەمی بتوانین زوو ئەو بربەستانە لابەرین بۆ ئەوەی تۆزێک استقراری اقتصادی لە کوردستان ببێ بەڕاستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە معاناتێکی گەورەدان. بەڵێ وەک هەرێمی کوردستان تا چەندە پابند دەبن بەو التیزاماتانەی کە لە ڕێکەوتنەکەدا بۆ لایەنی هەرێمی کوردستان دیاری کراوە چکەمە بینیمانە وەکو خۆش داماژەش پێدا چەند جارێکی دیکەم ڕێکەوتنانە هەبووە لە نێوانیاندا. مەبەستت پابندبوونی هەرێمە یا پابندبوونی حکوومەتی ئیتیحادیە؟ پابندبوونی هەرێم تۆ خۆت ئەندامی وەفدەکەش و وەزیری لە حکوومەتی هەرێمی کوردستان با باس لەلانی هەرێمی کوردستان کەین هەرێمی کوردستان پابند دەبێت بۆ ئیلتیزاماتانەی کە بۆی دیاری کراوە؟ کاک هاوڕێجان ئەگەر مەسەلەن پابندبوون نەبووە ئێمە جدیەتێک هەیە لەوەی پابند بین ئەگەر مەسەلەن مەبەستمانەوە بۆ هەر ئیتیفاقی بکەین و جێبەجێ نەکەین پێویستی ناکرد ئەمەدە مفاوەزات بکەین لەسەر ئەم وەرەقەیە ئەوانەی کە نووسراوەتەوە ئێمە باوەڕمان پێیەتی و ئیرادەکە وایە بۆ ئەوەی جێبەجێ بکرێ و هیوادارین کە ئەم اتفاقی کە کراوە وەک خۆی بڕوا بۆ ئەوەی وەزعی اقتصادی کوردستان ئاڵۆز نەبێتەوە جارێکی تر. بەڵێ پێشتر ڕێکەوتنی دیکەی کاتی کراوە ئەنی ئەگەر ببینین لە دوای حیدەر عەبادی هەرچوو سەرۆک وەزیرانە کاتبێت عادل عەبدولمادی و ئێستاش مستەفا کازمی بینیمانە ڕێکەوتن کراوە چەند مانگێک موچە نێردراوە. پرسیارەکە وەیە ئەم ڕێکەوتنی ئەم جارە کراوە چ جیاوازێکی هەیە لە ڕێکەوتنەکانی پێشوو؟ ینی ناتوانین بڵین جیاوازی هەیە ینی هەر ڕێکەوتنیەک لە قۆناغەکەی خۆیدا بۆ ئەو قۆناغە کراوە من ئێستاش ینی بۆی زۆر شتەکان گەورە نەکەین ئەم ڕێکەوتنەش بۆ ئەم مەرحەلەی ئێستاکە کراوە ڕێکەوتنیەک نییە ئەوەندە باش بێ و ئێمە بەشان و باڵێ هەڵ بدەین و بڵێنەوە ڕێکەوتنێکی زۆر چاکە ڕێکەوتنیەکە بۆ ئەم مەرحەلەیە باشە لەبەرەوەی وەزعی اقتصادی عێراق بەو شێوەیە وەزعی هەرێمی کوردستان بەم شێوەیە سعری نەوت و ئەزمەی کۆرۆنا و ئەوانە داهاتەکان کەم بوونە بۆیە ئەمە اتفاق لەسەری کراوە بەڵام ئێمە ئەگەر بە اتفاقێکی میسالی بزانین اتفاقێکی میسالی نییە بۆیە ئەمەش اتفاقێکە بۆ ئەم قۆناغەی پێتێ بپەڕێنین بۆ ئەوەی ببێتە ئەساسێک لە کۆی مافەکانی هەرێمی کوردستان لە قانونی موازنەی ئیتیحادیدا جێ بکەینەوە. بەڵێ بەرز خالی شوانی لەمە دوا لە هەرێمی کوردستان موچە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی بەتایبەت کە ئێستا کە بڕیارە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان موچە بەلێبڕینەوە دابەش دەکات یاخود موچە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی؟ من ئەو مەلەفەی کە کاری لەسەرەکەم و ئەرکەکانی من ئەوەیە دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بکەم لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا و کاتێک کە ئەمە دەستەبەر بوو ئەوە چۆنیەتی ڕێخستنەوەی وەزعی دارایی و مالی و موچەی فەرمانبەران چێتە چوارچێوەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەلاحیەت و دەسەڵاتی من نییە بۆیە ئەکرێ ئەوان قسە لەسەر ئەم بابەتە بکەن. بێنەوە سەر بابەتی ڕێکەوتنی کاتی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێ لە کاتێکدا کە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی پەیوەندیەکانیان بە دەستور دیاری کراوە؟
بەڵێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بە پێی دەستوریە دیاری کراوە ئەم ڕێکەوتنە کاتیانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێت وەکو وتم هاوڕێجان یعنی تۆ ئەڵێن بۆ ئێستا لە بەرژەوەندیە و ئێمە خۆ ناچارین بەشێکین لە عێراق و وەزعی اقتصادی ئێمە ناتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان وەزعی اقتصادی خۆی بدا بەبێ بەغدا ئێمە گرینگە لەگەڵ بەغدایە ڕێ بکەین بەغدا قوڵایەکی اقتصادی گەورەیە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەم اتفاقە کاتیە ئەبێ وای لێ بکەین بینا لەسەری بکەین اتفاقاتی درێژ مەودا و اتفاقاتی مستەدام لەگەڵ حکوومەتی اتحادیشە ئەنجام بدەین بۆ استقراری اقتصادی و مالی لە هەرێمی کوردستانە دروست ببێ من بڵێ بە ئەم اتفاقە کاتیە و اتفاقی داهاتووی مستەدامیش بکەین بە بۆچوونی من نزیکبوونەوە لەگەڵ بەغدا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمیشە لە ڕووی اقتصادی و مالیەوە. بەڵێ بەڕێز خالی شوانی وەزیری هەرێم و ئەندامی وەفدی دانوستانکار سوپاس کە لە تەوەری دۆمی گەرما و گەرم لەگەڵمدا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.